ڕۆژاوا لە بەرگریەوە بۆ هێرشبردن. لە ڕۆژئاوا دۆخی نائاسایی ڕاگەیەندراوە. ئامادەکاری بۆ جەنگ دەکرێت. خۆبەڕێوەبەری هەنگاوە نوێیەکەی ناوناوە شەڕی گەلی شۆڕژگێڕی. لە شارەکاندا پەناگە دروست دەکەن. لە کۆگاکاندا دانەوێڵە و کەلوپەل هەڵدەگرن. خەڵک لەسەر بەکارهێنانی چەک ڕادەیەندرێن. هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ژمارەی هێزەکانی زیاتر دەکات. بە کورتیەکەی شەڕوانان تاکتیکی شەڕیان گۆڕیوە لە بەرگریەوە بۆ هێرشبردن. هەموو ئەمانە وەکو ئامادەکاریە بۆ ڕووبەڕووبوونەوەی تورکیا، چونکە تورکیا دەیەوێت 30 کیلۆمەتر بچێتە نێو خاکی ڕۆژئاوا. لە قۆناغی یەکەمدا ڕۆژئاوا تۆپباران دەکات و بە درۆن سەرکردەکانی دەکاتە ئامانج. خۆبەڕێوەبەری ڕۆژئاوا دەڵێت مانگی ڕابردوو 27 هاوڵاتی و شەڕوانمان شەهید بوون کە دوانیان ژنن و حەوتیان منداڵن.